گوندی گەشتیاری قەیوان پرۆژە ناوازە و استراتیژیەکەی شاری سلێمانی دەرفەتێکە دووبارە نابێتەوە. ئەم پرۆژەیە لەلایەن قەیوان گروپەوە بنیادنراوە. ئێستا دەتوانن ببنە خاوەن ڤێلایەکی گەشتیاری لە گوندی گەشتیاری قەیوان. پرۆژەکە دەکەوێتە نزیک پارکی هەواری شار و ژینگەی گوندەکە تەواو خاوێن و تەندروستە چونکە لە ١٧٥ سەوزاییە. لە جوانی و دڵگیریدا شوێنەکە لە کوردستاندا بێوێنەیە. خزمەت گوزاریەکانی وەک مزگەوت، ناوەندی پەروەردەیی، مۆڵ و مارکێت یان هەر خزمەت گوزاریەک تۆ ئارەزووی دەکەیت بۆ ژیانێکی ئارام فراهەم کراوە. هەڵکەوتەی جوگرافی نزیکە لە ناوەندی شاری سلێمانی و دوورە لە جەنجاڵی و قەرەباڵغی شەقام. دەتوانن سەردانی پرۆژەکە بکەن و نمونەی ڤێلا تەواوبووەکان ببینن و لە جوانی و کوالەتی بەرزی دڵنیا ببنەوە. بیرت نەچێ ڤێلاکانی گوندی گەشتیاری قەیوان بە باشترین کوالەتی بناسازی لەسەر ڕووبەرێکی فراوان لە سەوزایی بە شێوەیەکی هاوچەرخ و بە تەواوی خزمەت گوزاریەکانەوە دروست کراون. ناونیشان سلێمانی دووڕیانی مێرگەپان قەیوان نزیک پارکی هەواری شار. ژمارەی بەشی فرۆشتن 070 361 46 46. گوندی گەشتیاری قەیوان، ژیان لە ناو سروشت، ژیانێکی تەندروست.